لە دوای داخستنی پەرلەمانی وڵات قەیس ساعید سەرۆکەی تونس ئەنجومەنی باڵای دادوەری هەڵوەشاندەوە. ئەم هەنگاوە ناڕەزایەتی بەربڵاوی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە، بەڵام سەرۆک و لایەنگرانی بەڕازکردنەوەی ڕێبازی دیموکراسیان ناوبردووە. نێد پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکیدا ڕاگەیاندووە پێویستە حکوومەتی تونسی پابەندی بۆ سربەخۆیی دەستگای دادوەری بپارێزێت. هەر لەم بارەیەوە سیناتۆری ئەمریکی کریس مۆرفی ڕەخنەی توندی ئاڕاستەی سەرۆکەی تونس کرد و ناوبراوی بەوە تۆمەتبار کرد وڵاتەکەی بەرەو دەسەڵاتی تاکڕەوانە دەبات. ستیڤان دووجاریک بە ناوی سکرتەری گشتی نەتەوەی گرتوەکان ڕایگەاند بڕیارەکەی سەرۆکەی تونس لە ناوبردننی سەروەری یاسا و پاشەکشەی ئەو وڵاتەیە لە ئاڕاستەی دیموکراسیدا. دوای ڕاگەندراوی هاوبەشی باڵوێزانی گروپی حەوت و بەرپرسی دۆسەی تونس لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ، عوسمان جوندی وەزیری دەرەوەی تونس لەگەڵ ئەو باڵوێزانە کۆبەوە و ئەم هەنگاوەی سەرۆکی بەڕازکردنەوەی ڕێبازی دیموکراسی وڵاتەکەی هەژمار کرد. جەختی کردەوە کە وڵاتەکەی ڕێز لە مافی مرۆڤ و ئازادیەکان دەگرێت و پاشەکشان لێ ناکات. لەمبارەیەوە ڕایگەاند دەستگای دادوەری سربەخۆ و دادگەر کۆڵەکەی بنچینەی هەر سیستمێکی دیموکراسیە. لە دوای ئەو بڕیارەی سعید کۆمەڵەی دادوەرانی تونس داوا لە تەواوی دادوەرانی وڵات دەکەن کە ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە بکەنە مانگرتنی گشتی. گەرچی پێشتر ڕایگەاند بوو کە بەردەوام دەبێت لەسەر کارە دەستوری و یاساییەکانی، ئەنجومەنی باڵای دادوەری ڕۆژی شەممە بۆ ڕاگەاندنی هەڵوێستی خۆی کۆ دەبێتەوە. هاوکات لەگەڵ هەڵوێستی کۆمەڵەی دادوەران و ئەنجومەنی باڵای دادوەریدا چل ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ڕەخنەی توندیان لەو بڕیارە کە با لە ناوبردننی دواهەمین سەنگەری سیستمی دیموکراسیان ناوبرد کە بریتیە لە جیاکردنەوەی دەسەڵاتەکان و سربەخۆییان لە کار و چالاکیاندا، پشتیوانی خۆیان بۆ دادوەرانی وڵاتە دووبارەکردەوە و داوان لە جەماوەرکرد ڕێگە نەدەن وڵات بگەڕێتەوە بۆ دەسەڵاتی تاکڕەوانە. ئەندامانی ئەنجومەنی باڵای دادوەری لە ساڵی 2016ەوە هەڵبژێردراون. لە ساڵی 2019دا یوسف بوزاخر وەکو سەرۆکی هەمیشەیی ئەنجومەنەکە هەڵبژێردراوە. ئەم ئەنجومەنە سەرپەرشتی سێڵقی گرنگی دادگای دادوەری و دادگای کارژێڕی و دادگای دارایی و سەرپەرشتی و چاودێری زۆربەی چالاکیەکانی سیستمی دادوەری وڵات دەکات. هەر لە دوای کودەتا بە سەردەستگای یاسادانانی وڵاتدا سەرۆکەی تونس بەردەوام بە گوتاری پۆپۆلیستیانە هێرشی کردووەتە سەردەستگای دادوەری و با گەندەڵ و ناکارەمە ناوی بردووە چونکە بەویستی ناوبراو نەیارە سیاسەکانی پەلکێشی دادگان نەکردووە، بەڵکو ئەو دەستگایە بە پێچەوانەوە ویستوێتی پیشەیانە کار بکات و خۆی لە ململانێ سیاسیەکان دوور بخاتەوە.